ڕژێمی ئێران و گروپە هاوپەیمانەکانی هەرێمی کوردستانیان خستووەتە دەرەوەی ئەو ئاگربەستە کە پاش 40 ڕۆژ لە جەنگ ڕاگەیەنرا. بۆ ڕێگرتن لە هێرش و دەستدرێژەکانی ڕژێمی ئێران حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەموو ڕێگایەکیان تاقی کردەوە. پێش 2 ساڵ چوونە ژێر باری ڕێکەوتنێکەوە کە لە نێوان عێراق و ئێران لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام درا کە ئەویش ئەوە بوو ئەم حیزبانە لە نێو کەمپەکاندا کۆ بکرێنەوە و چاودێریان بکرێت. بەڵام ئەوەی ئێستا دەبینرێت ڕژێمی ئێران بێ گوێدانە هیچ ڕێسا و یاسایەک کەمپەکان دەکاتە ئامانج. لە دوای ئاگربەستەوە تا ئێستا ئێران و گروپەکانی لە عێراق 41 هێرشی درۆنیان بۆ سەرکەمپ و ناوچەی نیشتەجێبوونی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام داوە. لە ئەنجامی ئەو هێرشانەدا 4 کەس گیانی لەدەستداوە و زیاتر لە 22 کەس بریندار بووە. لە یەکەم ساتەکانی نوێکردنەوەی ئاگربەسەکەەوە کە چەند خولەکێکی تێنەپەڕاند بوو بنکە و بارگاکانمان کرایە بەر هێرش بە پێیە و بەدیانەی کە ئێمە کردمان لە هێرشەکانە درۆنەکان دیارە گۆڕانکاری بەسرا هاتووە جگە لەوەی کە وێرانکاری زۆرتری بەدواوەیە پێشەکی بە شێوازێکی باڵستیکی هاتە خوارێنی شیرجەی لێدا ئەم کاتە هاوڕێیان کە دیانە ئەڵێن دێت لە شوێنەکە وەستاوە جا هاتووەتە خوارەوە یعنی لە ئامانجەکەیە کە قفڵی کردووە پاشان شیرجەی لێداوە هاتووەتە خوارەوە دیارە گۆڕانکاری وە تکنیکی نوێیان بەکارهێناوە. لە ماوەی شەڕی 40 ڕۆژەدا زۆربەی هێرشەکانی هەرێمی کوردستان لەلایەن گروپەکانی ئێران لە عێراقەوە ئەنجام دەدرا بەڵام لە دوای ئاگربەست لە 175 هێرشەکانی سەر هەرێمی کوردستان لەلایەن سوپای پاسدارانەوە ئەنجام دەدرێت و لە 125 لەلایەن گروپە میلیشیاکانی عێراقەوە. عێراق بە سیاسەتەوە بە سوپاوە بە هەموو پێناسەکانیەوە لەژێر دەستی ئێراندایە لەژێر هەژمونی ئێراندایە ئەو هەژمونەی ئێران وای کردووە عێراق نە سەروەری هەبێ نە بۆچوونی هەبێ نەبتوانی داکۆچی لە مافی خۆی بکە ئەوە لەلایەک لەلایەکی کەشەوە ئەگەر داکۆچی لە مافی عێراقیش بکە هەمیشە هەرێمی کوردستان هەڵاوێر کراوە چونکە ئەوانیش بەڕاستی ئەو میلیشیانەی کە هەمیشە وایە نیشان دەدەکە ئەوان ئاگربەست لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕادەگەینن وایە نیشان دەکە هەرێمی کوردستان هەڵاوێر کراوە لەم ئاگربەستە. بەرپرسانی حیزبەکانی ڕۆژهەڵات ئاماژە بەوە دەدەن کە ڕژێمی ئێران دەیەوێت سوود لەم ئاگربەستە وەربگرێت و کورد ڕابکێشێتە نێو جەنگێکەوە کە ئامادەکاری بۆ کردووە و هێزی هێناوەتە سەرسنوور. کۆماری ئیسلامی بەڕاستی نیگەرانە هێزێکی زۆری لە سەرسنوورەکان داناوە هەڕەشە و گوڕەشایەکان مرەتەب هێرشی کردوەتە سەر بارگا و کەمپەکانی حیزبەکانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان هێرشێکی بێبەزەیانە ئەگەرچی دەبێت زۆر وریای خۆمان بین لە تەلەفات نەدەین ئەوانە بەڵام بەڕاستی کۆماری ئیسلامی زۆر لەوە داماوترە کە بتوانێت کارێکی جدی بۆ نەجاتی خۆی بکە. بەپی دوایین ئامار ئەو هێرشانەی کە لە پاش ڕاگەیاندنی ئاگربەستی 40 ڕۆژەوە کراونەتە سەر هەرێمی کوردستان لە 178 بۆ سەر هەولێر بووە و لە 170 بۆ سلێمانی کەمتر لە 105 بۆ سەر هەڵەبجە و دهۆک بووە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا هەولێر.